خودواری و ڕەوشتی بەرزی هەولێر پیشانی هەمووانە. ئەمە حەکایەتە این ببینیتەوە وەختی مؤتەمەری لەندەن لە دیسەمبەری 2002 برادەری یەزیدیمان بردم وەکو تەمسیلی یەزیدی بکەن لەو مؤتەمەر. بەحر العلوم پیاوێکی زۆر محتەرام، زۆر لەسەرەخۆ، زۆر یعنی کراوە. وەڵڵاهی هاتە لام ئەوەندە انفعالی کردبوو من تەعەجوبم کرد. فلانە کەس گوتم فەرموو سەید چۆن جەماعەتی یەزید بن معاویە دینیانە وقع؟ گوتم سەید جەماعەتی یەزید؟ گوتی جەماعەتی یەزید بن معاویە یعنی دەیقی ژان. گوتم جەماعەتی یەزید لەکوێ؟ با جەماعەتی یەزید بن معاویە. گوتی با ناوی نەدەزانێت. گوتی دو نەفەر هاتوون بناو قاعد یەزیدی جەماعەت یەزید. گوتم تۆ ئیجازە بدە بۆ بچات. گوتم ئەمە یەزیدینە یەزیدی نینە فەقیرانە ئەوانە چند سال ئەوانە هەر تەرس غەدریان لێکراوە وەڵڵا یەزیدی نین وەڵڵا چەند من و توی جەماعەتی یەزید بن معاویە ئەوەندە فەقیرانە وانە وەڵڵا داوەتەوە دەی وەڵڵا قەنەعەتی کرد. گوتم ئیجازە دەی بێنەوە بوت باز من. گوتی وەڵڵا هاتم گوتم وەرە جارەیە وا تەبلیغی خۆتان ئیثبات کەن بەڕاحەتی خۆتان وەرە قسە بکەن. خەریک بوو ببی بە مشکلەیەکی زۆر گەورە. یەکێک چوو بڵێ وەڵڵا مانە یەزیدین جەماعەتی یەزید. ئەمەی مەلا بەشیریش مامۆستا دکتۆر بەشیر عینش ئەمە دژی ئەهل البەیت ئەمە وایە وایە زۆرێک لە شیعەکان کەوتبوونە هین یعنی خەریک بوو ببیتە مشکلەیەکی گەورە. ئەمە چۆن ئەمە کێ؟ ئەمە یەکڕێزی ماڵی کورد ئەمەی کردبوو. ناودەن یەکڕێزی بەڕاستی دوو جەبهەیە. جەبهەی نیشتیمانپەروەران و پێشمەرگە و دڵسۆزان، جەبهەی خۆفروشانیش.